لجرايته أجر ثوابي بونا نسرة وباداشي نبوايا وخيري نبوايا بيغمر صلى الله عليه وسلم أم سنتي لا ذي القعدة نعجرايا يعني للشوالة نعجرايا نبروا أجر كسر للشوالة نيكل ذي القعدة بك عين باداشي بوكري أجر بمعزلات به يعني بوين نكرابي نخوش بلوكاتها للسفر بلوكاتها أجر لما ينشوالة نيكل ذي القعدة شابي قريته وبنيتي شوال أجر باداشي بونسية ببلغي أو ما زۆر جار مسلمان ڕۆژوەوان قەرزی ڕۆژی ڕەمەزانی بۆمنە ساڵێت تەخیرەکە بۆ نمونە یام ئەی خاتە زستانە ئەو کاتانەی کە ڕۆژ کورتە و ڕۆژ فێن کە بۆەوەی بە باشترین شێوە ڕۆژوەکەی ئەدا بکە ئەی ڕۆمەزان قەرزەکەی بداتەوە لە ئەگەرێکی وایە بۆمنە خێرا بۆی پاداشی شەوالیشی لە دەست نەچێ و خەمی ڕۆژوە فەرزەکەی ڕەمەزانیشی نەبێ ئایا لەم ئەگەرە ئاسایە شەش ڕۆژەکەی شەوال بگرێت و قەرزی ڕەمەزانەکەی بخاتە و کاتێک کە خۆی نیەتی بۆ هێناوە ئەمە زانایان ڕای جیاوازیان هەیە بەلای هەندێک بەلای ئیمامی جمهوری زانایانەوە ئەفەرمێت دروستە لەگەڵ کراهەتە یعنی باش نییە بەڵام دروستە وەکو دروستە بەڵام لای ئیمامی ئەبوو حەنیفە کە یەکێکە لە سەر مەذهبەکانی ئێمە و هەموو زۆر شتمان اعتیماد دەخەینە سەر قەول و فەرموودە و فتوا و ڕای ئەو ئەفەرمێ هیچ بەئسێکی تیانە ئەگەر شەعبانەکەی هیان شەوالەکەی بگرێ شەش ڕۆژە شەوالەکە و ڕەمەزانەکە بخاتە دوای شەوالەکەەوە بخاتە ذوالقعدەوە چونکە لەبەرەوەی کەوا قەزا نوێژی قەزا و ڕۆژی قەزا تحدید نەکراوە لە کام یعنی کتوبڕ يعني فردێکی گەڕانەوەکەی کتوپڕ نییە بەردەمی فراوانە واسع هەر کاتێ بگەڕێتەوە هەر وەکو وایەکە بەڵام تەنها ئەوە نییە ئینسان نەبادا ئەجەل یەقەی بگرێ نەبادا نەخۆشی یەقەی بگرێ نەبادا سەفەر یەقەی بگرێ دوای بۆی نەکرێ و نەتوانێ ئەوە چاک وایە هەتا دوو بیکە خێری زیاترە و پاداشی زیاترە و ئەجر و سەوابی زۆرترە وەڵێ مامۆستا بەشێک لە زانایان لە کۆکردنەوەی نوێژی جمعە و جەژن ئەگەر بۆ منە کەوتنە یەک ڕۆژەوە بۆ منە گەر جەژنی پیرۆزی ڕەمەزان بە یا قوربان بکەوێتە ڕۆژی جمعەوە هەندێک لە زانایان ڕەئیان وایە کە ئەنجامدانی نوێژ و وتاری جەژن و جمعە تەنها یەکێکیان کافیە واتە نوێژی جمعەکە کە فەرزە لە بری نوێژی جەژنەکەش دەکەوێت لە ئەگەرێکا مسلمانێک شەش ڕۆژ ڕۆژی ڕەمەزان قەرزارە شەش ڕۆژی شەوالیشی بەسەرەوەیە گرتنەوەی شەش ڕۆژ بەنیەتی فەرزەکەی ڕەمەزان ئایا شەش ڕۆژەکەی شەوالی لە کۆڵ ناکاتەوە یان بۆ منە پاداشت و خێری ئەو شەش ڕۆژەشی بۆ نانووسێ بەنسبەت ئەو ئەگەر ڕۆژی جەژن کەوتە ڕۆژی جمعەوە نمونەیەکی جوانە بەڵام ئەوش بە مطلقی نییە زانایان ئەفەرمونون بۆ ئەوانەی کەوا خەڵکی لادێن و لە دوورەوە هاتوون بۆ ناو شار و شوێنی خۆیان جمعیتیانێ و نوێژی جەژنیتیان ناکرێت کە هاتنە ناو شار و نوێژی جەژنیان کرد ئەوە بۆیان هەیە نەگەڕێنەوە بۆ نوێژی جمعەکە بەڵام ئیمام سنە دوایە هەر نوێژی جمعەکەی خۆی بکە هەر تەنها ئەوانەی کەوا لە دەرەوەن بۆ ئەوانە هەیە نێنەوە بەنسبەت ئەم شەش ڕۆژەوە عەرزم کردی لای شێخی ڕەمەلی ئەفەرمێ هل يحصل له قضاء رمضان وثواب 6 أيام من شوال وهل في ذلك نقل فأجاب بأنه يحصل بصومه قضاء رمضان وإن نوى به غيره ويصل له ثواب 6 من شوال وقد ذكر المسألة جماعة من المتأخرين أفرمي أما زانيان فرميانا أجر قضاك بكاتوا ڕۆژی قەزاکە بگەڕێتەوە ئەجر و پاداشی سەوابەکەیشی دەسەکەوێ و ئەجر و پاداشی ڕەمەزانەکەیشی دەسەکەوێ ئەوە فتوای زانایانە و فتوای زۆرینەی عولەمای متأخرینە بەڵگەیشان بەچی هێناوەتەوە بۆیان هێناوەتەوە فەرمێ قياسا على من دخل المسجد فصلى ركعتين قبل أن يجلس بنية صلاة الفرض أو سنة راتبة فيحصل له ثواب ركعتي تحت المسجد أفرمي أواني كوا مثلا توشي تناو مزقوتوا دوورکە نوێژی فەرزەکەی پێشەوەی دانیشی یان دوورکە سنەتی ڕەواتیبەکەی ڕاتیب قبل فەرزەکە پێشەوەی دانیشی خوای گەورە ئەجر و پاداشی دوورکەعاتە تەحت المەسجدەکەت بۆ ئەنووسێ بەبێ کەواتوە نیەتی تەحت المەسجدەکەشی هێنابێ ئەمەش کابرا بادام نیەتی ڕەمەزانی هێنا و لە شەوالا ئەیگرێتەوە لەو کاتا ئەیگرێتەوە کە بە نیەتی
ئەمە بەستی ئەوەیەکەوە لەم ئەم 6 ڕۆژەش بەربکەوێ ئیتر نیەتی ببێ هەر بەرەکەوێ نیەتی نەبێ هەر خێر و سەوابی ڕۆژەکەی بەرەکەوێ بەڵام ئایا وەکو ئەو کەسە وایە کە ڕەمەزانەکەیشی گرتی بێ و شەوالەکەیشی گرت بێت حتمن وەکو ئەو نییە ئەجر و پاداشی ئەم کەمترە لە هی ئەو بەڵام ئەمیش ئەجر و پاداشی بۆ ئەنووسرێ بە قەدەرەوەی کەوا خوای گەورە بڕیاری بۆی داوە. مامۆستا زۆر جار لە پلەبەندی و ڕیزبەندیە بۆ ڕۆژوە سونەتەکان ڕۆژی شەوال لەکوێی ڕۆژوە سونەتەکاندایە بۆ نمونە ئایا ڕۆژی عەرەفەمان هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ گوناهی ڕابردوو داهاتووی ساڵێکی مسلمان ئەشواتەوە یان بۆ منە ڕۆژی شەعبان ئایا ڕۆژی شەوال لە هەموو ڕۆژوە سونەتەکانی تر گەورەترە یانە بۆ منە لەکوێ ئەم ڕیزبەندی و پلەبەندی ڕۆژوە سونەتەکاندایە خۆی وەکو جەنابت فەرمووت ڕۆژێکمان هەیە خێری ساڵی ڕابردوو داهاتوو هەیە ڕۆژی دەی محەڕەم خێری ساڵی ڕابردووی هەیە ڕۆژووی یەک ڕۆژ فی سەبیل الله بعد الله به وجهه من النار 70 خريفا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ یەک ڕۆژێ لەبەر خوا بە ڕۆژوو ببێ خوای گەورە 70 پاییز دەموچاوی لە ئاگری دۆزەخ دوورە خاتەوە ئەمانە نەکانیان تهدید کراوە کاتەکانی ڕۆژووی شەوالیش ئەفەرمێ هەر کەسێ ئەو 6 ڕۆژە بە ڕۆژوو ببێ وەگەوە وایە 60 ڕۆژ بە ڕۆژوو بوو بێ چونکم ئەو سیشەوەی مانگی ڕەمەزان وەکەوە وایە کابرا 10 مانگ بە ڕۆژوو بوو بێ ئەم 6 ڕۆژەش وەگەوە وایە 2 مانگ بە ڕۆژوو بوو بێ واتە ئەگەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو ببێ و 6 ڕۆژە لە شەوالیش بە ڕۆژوو بێ خوای گەورە ئەجر و پاداشی ساڵێکی کاملی بۆ ئەنووسی. بەڵێ مامۆستا ساڵێک بە ڕۆژوو بوون وەکو ئەڵێ 365 ڕۆژ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو کردەوە وەکو عەمەل قبولی نەکردووە لە ئومەتەکەی کە هەموو ساڵەکە بەسەریەکەوە یان تەنانەت هەموو مانگێک بەسەریەکەوە حتا خێزانەکانی فەرموون کە زۆر گرنگی و بایەخی بە ڕۆژی شەعبان مانگەکە بە تەواویەدا خۆشی سەرلەبەری مانگەکە بە ڕۆژوو نە و بەڵام ساڵێک ڕۆژوو بوون بە نیەت یان بە پاداشت و خێر و چاکە بەدەل لە عەمەل و کردەوە ئەمە ئەوەمان پێ ناڵێت کە ئیدی مرۆڤ ئەتوانێ توێشی ساڵێک لە ڕۆژوگرتنی خست بێ و پێویستی بە ڕۆژوگرتنی تر نییە خۆی ئەم کارانە ئەم مەسەلە تهدیدکردنانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ڕۆژی عەرەفەی ساڵی ڕابردوو گوناهی ساڵی داهاتوو دەسڕێتەوە ڕۆژی محەڕەم ساڵێک خزێرەوە ڕۆژی شەعبان ئەمانە هەمووی بۆ تەرغیبە بۆ ئەوەی کەوا ئێمە دڵمان خۆش بێ کە خوای گەورە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیهمال ناکا و ئەجر باشە یەکێک لەو فەزلانەی کە خوای گەورە لەگەڵ ئومەتی پێغەمبەرا کردوێت صلی الله علیه وسلم ئەوە نییە کە فەرمێ شەوی لەیلەة القەدر خێر و پاداشی 84 ساڵی بۆ ئەنووسێ کەسێکەوە لەو شەوا بەدۆڕ تەنها شەوێکە تۆ هەڵەسی عیبادەت و پەرستشەکەی خوای گەورە ئەوەنە بەڕەحم و ببەزەیە لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر خاتری گەورەی و فەزلی پێغەمبەرە لە لای خوای گەورە کە ئومەتەکەی پێغەمبەری خوا ئەوەنە خۆشەویستە ئەی خوای گەورە لەبەر پێغەمبەر نییە کە فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئەمە ئێوە باشترین ئومەتن باشترینەکەی ئێمە لە چیایە لەوایەکەوە پەرستشەکانمان عیبادەتەکانمان سنەتەکانمان لە کات و شوێنی خۆیان بکەین بۆی کەوا زیاتر لە خوای گەورەوە نزیک بینەوە و زیاتر دڵمان لەگەڵ ڕەبت بێ بە خوای پەروەردگارەوە بەچی بە نوێژ و سنەت و بەجێهێنانی ئەوە مامۆستا لە فرمودەیە هاتووە کە ڕۆژووی شەوال بڵێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ڕۆژێ لە ڕۆژی عەرەفە فەرمێ گوناهی ڕابردوو داهاتووی مسلمان لە ساڵێکدا دەشواتەوە یان بۆ منە ڕۆژی محەڕەم ساڵی ڕابردوو یان بۆ منە ڕۆژی ترمان هەیە 70 پاییز وەجه و ڕووی مسلمان لە ئاگری دۆزەخ دوورە خاتەوە ئایا پاداشتێکی لەم شێوە بەدەل لەوەی کە 365 ڕۆژەکە کامل بکە بۆ ڕۆژی شەوالمان هەیە یان تەنها هەرەمەیە کە مسلمان وەکو ئاوێ هەموو ساڵەکە بە ڕۆژوو بوو بێت لا ئیمامی شافعی و لا ئیمامی ئەحمەد ئەفەرموون وقد صرح الفقهاء من الحنابلة والشافعية بأن الصوم 6 أيام من شوال بعد رمضان يعدل صيام سنة فرضا واتا ڕۆژووی 6 ڕۆژ لە شەوال لە دوای مانگی ڕەمەزان بەرامبەرە بە ڕۆژووی ساڵێکی فەرز لە غەیری ڕەمەزان واتە غەیری ڕەمەزان ساڵێک بە ڕۆژوو بوێ ئەو 6 ڕۆژە ئەوە نەخوا ئەجر و پاداشی بۆ ئەنووسی واتە ئەم ڕۆژوش يعني وإلا فإن مضاعفة الأجر عموما ثابت حتى في صيام النافلة يعني أما روجوي سنة همي أجر باداشي هي
هەموو ڕۆژیەکە ئینسانێک گرێ خی گەورە ئەجر و پاداشێکی بۆ داناوە بۆ حەدیثێکە فەرمووی هەر کەسێ تەنها ڕۆژێک ئەو ڕۆژە تەحدید نییە مەسەلا نا عەرەفەیە نا دەی محەڕەمە نە شەوالە نە دووشەمە و پێنجشەمەیە من سامە یەومەن هەر ڕۆژێک ئیتر شەمەیە جومعەیە یەکشەمەیە دووشەمەیە پێنجشەمەیە لەبەر خاتری خوا ئینسان بە ڕۆژ بێ بعد الله وجهه 70 خەریفا من النار خوا حەفتا پای دەموچاوی لە ئاگر دوورەکە بەڵام ئەمە لای زانایان ئەفەرمۆن ئەم 6 ڕۆژە ئەوەنە تەرغیبی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنە هانی مسلمانانی داوە کە خێری ساڵێکی ڕەمەزانی هەیە دوای ڕەمەزانێکی یعنی لە ڕەمەزان تەواو بێ هەتا ئەچینەوە ڕەمەزان بە ڕۆژوو بێ ئەو 6 ڕۆژە پڕێکاتەوە. بەڵێ مامۆستا 2 مانگ زۆرترین ڕۆژی تێدا دەگیرێ و کۆڵێ بوونەتە پەرژین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوە مانگی شەعبانەکە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمون هیچ مانگێکمان نەبینیەوە کە تێیدا پێغەمبەری خوا زۆرترین بە ڕۆژوو بێت تێیدا وەکو مانگی شەعبان مانگی شەوالیش ئەوە تا ئێمە زانین مرۆڤ ئەتوانێت بۆ منە لە 6 ڕۆژەکەش بەدەر ئەتوانێت سەرلەبەری مانگەکە بەدەر لە ڕۆژی جەژن بە ڕۆژوو بێ ئایا ئەمە بۆ گەورەی وشکۆ و ڕنگ و شەوقی مانگی ڕەمەزانە گەڕێتەوە یان نهێنیە بەتایبەت لەم دوو مانگەیە بوونیان هەیە بەتایبەت مانگی شەوال کە ئێمە ئێستا قسەی تیاکەین خۆی حقیقەتەن هەر کوانی تایە لەبەرەوەی کە خوای گەورە کە ڕۆژووی ڕەمەزانی لەسەرمان فەرز کردووە نافەرمێ کە ئێوە کۆتایی ڕەمەزان خوای گەورە دوو جایزەدا یعنی ڕۆژوان دوو خۆشی پێگا دوو فەرەحی دەسەکەوێت یەکیان لە کاتی ڕۆژکانەوە هەمومان نبینین و ئەزانین کەەوە واقعەن وایە هەموو لەزەت و چێژی نیعمەتەکانەکەین لە کاتی ڕۆژوشکانە دوو هەمیشان بەبینینی خوای پەروەردگار مسلمانان دڵخۆش و دڵشاد و دڵشاد دەبن و ئەگەشێنەوە ڕۆژووی شەوالیش بۆ ئەوەیە بۆکو عەزمکردی بۆ تەواوکردنی ئەم نیعمەتەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەنە خۆش شەونوێژی کردووە خوای گەورە پێ نافەرمێ خوا لە گوناهی ئەوڵ و ئاخرت خۆش بووە ئەی پێ ناڵێن ئەی پێغەمبەری خوا بۆ ئەوەنە عیبادەتەکەی دکە قاشتە ئاو ساوە فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا ئەگەر من یعنی بەندەیەکی شکرۆمەند نەبم بەرامبەر بەخوا کە خوای گەورە ئەو فەزڵێ لەگەڵ من کردووە ئەی من نابێ پاداشیە یعنی ئەوەنە شتێک بکەم کە خوا لێم ڕازی بێ بەرامبەر بۆی کە خوای گەورە لەگەڵ ماکردوێتی یعنی مسلمانانیش ئەبێ بۆ ئەوەی کە دوای تەواوکردنی ڕەمەزانەکە عەبدێکی شکرۆمەند بن سپاسگوزار بن وەلیتوکمیلوا العیدەة وەلیتوکەبیروا الله عەلی ما هەداکم ئاەتەکەش خۆ ئاماژەی پێەکە ئێوە کاتێکە ڕۆژەکەتان تەواو کرد دوایەوە شەشەڵانەگرن بۆ ئەوەی کەوا لەسەر شکرانە بژێری ئەوەی کە خوا هیدایەتی دان کە مانگی ڕەمەزان و ئەو فەرزە گەورەتان بەجێهێنا بە ڕووسوری و خۆتانتان قەرزاری لای خوا نەکرد و خۆتانتان ڕۆژە ڕەشی بەردەم دیوانی پەروەردگار نەکرد. بەڵێ مامۆستا ڕەمەزان وەکو مانگێکی پیرۆز بۆ ڕۆژوەکەی مانگێکە لە بەخشندەی لە بەخشش لە هەژار دۆستی لە بۆ منە گەورەکردنی توانای جەستەیی مرۆڤ لە ڕووخۆشی و تەحەمل و سەبر ینی ئەم هەموو پەیامی پێ بۆ ئێمە ینی ڕەمەزان وا ئەکان مرۆڤەکان سیمایەکی تریانەیە دڵ و دەرونێکی تریانەیە ئەمیشە حەز بە بەخشندەیەکەن ئەمیش حەزەکەن خەڵکی هەژار لە خواردنەکانیان لە جلوبەرگیان لە بەخش و پارە و سەردەقەکانیان بەشدار بکەن ڕۆژووی شەوال چه پەیامێکی هەیە پێم بۆ ئێمە چیمان پێڵێت چۆن نەتوانێت ئەم بەها جوانانەی ڕەمەزانمان تیادا زیندوو کاتە وەکو چۆن کە ئێمە دوای ڕەمەزان بۆی زۆر لە ڕەمەزان دوور نەکەین ڕۆژوومان فێرەکە بەڵام ئایا لە بەهاکانی ترا لە بەخشندەی و تەواضع و سەبر و هەژار دۆستیان ڕۆژووی شەوال چ پەیامێکی تێدایە بۆ ئێمەی مسلمان خۆی بەڕاستی هەر وەک ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی أحب العمل إلى الله ما داوم عليه صاحبه وإن قل هەر درێژە پێدانی مانگی پیرۆزی ڕەمەزان و لە بیر نەچوونەوەی ڕۆژووە برسێتی و تیونێتیە لە مانگی ڕەمەزانە ئەم شەوالە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم 6 ڕۆژەی بۆ ئێمە تیاداناوە هەر بەڕاستی فەزلێکە لەگەڵ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوەیە کە ڕەمەزانەکەی پێ کاملکەین ئەگەر کەم و کوڕی و نوقسانەیەکمان هەبێ بۆی کەوا دڵمان خۆش بێ کە ئێمە ئەو مانگەمان کامل کردووە نوقسانیمانتیانەیە ئەڵاوە کردومانەتە زەخیرەیەک کردومانەتە پیاسکەیەکەوە هەڵمان گرتووە بۆ ئەو ڕۆژەی کەوا خوای گەورە زیینمانەکاتەوە بۆ ئەو کاتێکەوە
پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ دوور کە عەزمێژ بکات لە تاریکیشەوە لە تاریکی ناو گۆڕ ڕزگاری ئەبێ هەر کەسێکیش ڕۆژێ لە بەڕۆژوو بێ لە بەرخاتی خوای پەروەردگار لە توێنێتیوی کاتی وەستانی حضوری خوای پەروەردگار و مەیانی مەحشەر ڕزگاری ئەبێ وی ئیتر ڕەمەزان شعبانەکە بێ یان ڕەمەزانەکە بێ هەر سونەتێکی کە بێ ئەمانە هەمویان بۆ چین بۆ ئەوەن کە ئێمە ئەجر و پاداشی زیاترمان دەستکەوێت زۆرترمان دەستکەوێت زیاتر ڕغبەتمان هەبێ لە بەجێهێنانی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ یەکەوە مسلمانان لە سونەتەکانی پێغەمبەر دوور نەکەونەوە بۆ یەکەوە ئینسان خۆشەویستی پێغەمبەر هەر لە ناخ و دڵیا بمێنێتەوە نەک خۆشەویستی پێغەمبەر تەنها بۆ نییە کابرا بڵێ بوومە قوربان و یان مەولویەکی بۆ بکایانە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم عیبارەتە لە چی لە بەجێهێنانی سونەتەکانی ئینسان هەتا سونەتی پێغەمبەر زیاتر جێبەجێ بکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر نزیکە بێتەوە فەرمێ ئەقربکم منی مەجلسا یوم القیامەتی ئەو کەسانەتان کە لە منۆ نزیکترن لە ڕۆژی قیامەتانە ئەو کەسەتانە کە زیاتر سەڵاواتم لەسەردەن واتە ئەو کەسێک کەوا لە پێغەمبەر و لە زیاتر لە ڕۆژی قیامەتان نزیکە ئەو کەسانەیە کەوا زیاتر سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرجەستاکە لە ژیان و لە کار و کەسابەت و ئیش و ڕفتار و ئەقوالێ کەواتە گرتنی 6 ڕۆژ لە ڕۆژی شەوال یەکێکی ترە لە پابەندیەکان بە سونەتی پێغەمبەری خوا یان زیندوو ڕاگرتنی سنەتەکانی پێغەمبەری خوا ئەی خۆی هەر سنەتە خۆی شعبان سنەتێکی مستحبەیە واتە سنەتێکە لە سنەتە گەورەکان یعنی وەکو سنەتی ڕەواتیبەکان چۆن لە پاش و پێشی نوێژەکانەوە کرێ سنەتی شعبانیش لە دوای ڕەمەزانەوە دێ هەروەکو ئەو نوێژە سنەتانەی کەوا ئێمە لە پێش و پاشی نوێژە فەرزەکانەوەکەین و دڵمانی پێ مرتاحەکەین و دڵمانی پێ ئاسووداکەین بۆی کەوا سنەتێکی پێغەمبەرمان جێبەجێ کردووە صلی الله عليه وسلم چاگوایە و باش وایە هەموو مسلمانێک لە هەموو سنەتەکانی پێغەمبەرە ئەگەر بتوانێت بەردەوام لەگەڵیانە بێ ئەگەر نەتوانێت هەر ساڵی جارێ مەسەلا 6 مانگی هەر سنەتێکی لە هەموو حیاتیە سنەتێکی پێغەمبەر جێبەجێ بکا بۆی کەوا لە ڕۆژی قیامەتە لە ڕووی بێ بڵێ خوایە گیان من ئەی پێغەمبەری خوا من لە ژیانمە فڵان سنەتی تۆم جێبەجێ کردووە و دڵم خۆش بوو بۆی کەوا ئەو سنەتەی تۆم لە حیاتی خۆما بەرجەستە کرد. بەڵێ مامۆستا زانایان و عاریفان و پیاوە تێگەیشتوەکانی ئیسلام چۆن لە گرنگی و بایەخ و گەورەی ڕۆژی شەشەڵان گەشتون بە تایبەت لە نێو چینی هاوڵان و تابعین و زانایانی ئەم ئومەتە ئەوان چۆن ئەم سونەتەیان ئەدا کردووە چۆن وایان کردووە کە زۆر بە شەوق و تاسەوە ئەم ڕۆژووی شەشەی شەشەڵانیش بگرن. هاوڵان زۆر خەمیان بووە هاوڵان زانایان نەفەرمونون هاوڵان 6 مانگ پێش هاتنە ڕەمەزان دوعایان کردووتیانە اللهم بلغنا ڕەمەضان 6 مانگیش دوای ڕەمەزان وتیانە خوایە ڕەمەزانمان لێ قبوڵکەی خوایە ئایا ڕەمەزانە لێ وەرگرتوینە لێ وەرنەگرتوین ئەوان زۆر خەمیان بووە یعنی لە کاتی خۆیان ابن عمر فەرمێ والله أعلم الله أعلم ئەگەر يعني لێم تێک نەچووبێ فەرمێ ئێمە لە عهدی سەعادەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بچووکترین گوناهمان لەلا ئەبووە کێوێک بەڵام ئیسا لەلای ئێمە گەورەترین گوناه بە قەباڵە مێرولەیەکە مێشولەیەکە جا لەبەرەوە هەندێک شتمان هەیە ئێمە تەنها ئەوەیە بە ڕێڕەوی سەحابا بڕۆین هاوڵانە بڕۆین ئەوان زۆر خەمیان بووە کاتی وا بووە هەتا لە ڕواتێکە هاتووە ئەڵێ ئیمامی عەلی خوای لە ڕازی بێجارێکان بەڕێیەکە ڕۆیشت گەیشتە جێگایەک لەو جێگا خۆی لار کردەوە و پێکەنینێکی کرد وتیان یا عەلی ئەوە چی بوو ئەم بۆ وات کرد لێرە وتی جارێکیان لەگەڵ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم ڕێگەوە هاتنی پێغەمبەری خوا لێرە وای کردووە لەبەر ئەوە یعنی ئاوا هەنگاو بە هەنگاو پێ بە پێ سنەتەکانی پێغەمبەر لە ژیانی خۆیانە بەرجەستەکەن یعنی جا ئەمە ئێمەش خۆش وایە چاک وایە مسلمانان بتوانن بە سنەتەکان یعنی خۆشەویستی پێغەمبەر زیاتر ناخ و دڵ و دەروون و کار و کردەوەمانە ڕنگ بداتەوە بۆ ئەوەی کەوا بەڕوو سووریەوە بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بەڵێ مامۆستا ئەو شتە نادروست و ناپەسەندانەی کە لەوە چێ مسلمان جێبەجێ یەکایان بۆون هانای بۆ ئەبا لە ڕۆژی شەوالدا کامانن بۆەوەی ڕۆژوەکی دروست و ساغ و دوور لە ڕیایی و شتی خراپ و ناپەسەند بگرێ چۆن خۆی بپارێزێ و ئایا چۆن ئەو شتە نادروست و ناپەسەندان لە ڕۆژوەکە دوورخینەوە خۆی هەموو هەر ڕۆژوو کاک ڕاستن مەسلەی ڕۆژوو پەیوەندیەکی تایبەتە لە نێوان عەبد و خوا یعنی هیچ عیبادەتێک نییە وەک ڕۆژوو بێ ڕیا و بێ سومعە بێت
ڕۆژوو بۆیە خوای گەورە فەرمێ ئەسەوم لیوانە ئەجزی بهی یعنی پاداشی ڕۆژوو ئەوەنە گەورەیە کە خوای گەورە هیچی دیاری نەکردەوە بۆ کەس ئینەما یووەفە الصابرون ئەجرهم بغەیری حیساب. هەندێک لە عولەما فەرمون ئەمە بۆ ڕۆژووانە، بۆ ئەو کەسانەیەکەوە بە ڕۆژوو بن لە بەرخاتی بچکم ڕۆژوو هەر عیبادەتی کە بکەین زەکات دەرکەی نوێش بکەی حەج بکەی یعنی خەڵکێک هەر پێ زانێ و لەوانەیە خوا نەخواستە ڕیاییەک و بەرچاوێنێکی تیا دەرکەی، بەڵام مەسلەی ڕۆژوو بەرچاوی و ئەوانەی تیانە ئەمێنێتەوە سەرچی ئەمێنێتەوە سەر ئەوە ئەم کەسەی کە ئەیکا تا چەندێک پابند دەبێ بۆیکەوە ئەم ئەجر و پاداشە لە کیس خۆی نەدا. یعنی لە ماوەی ئەو کاتی کە بە ڕۆژووە هەوڵ بدا غەیبەت نەکا، هەوڵ بدا بوختیان نەکا، هەوڵ بدا نەزەری حرام نەکا، هەوڵ بدا حرام نەخوا، هەوڵ بدا حرام نەڵێ، هەوڵدا نەچێ بۆ حرام، هەوڵ بدا گوێ لە حرام نەگرێ، ئەمانە ئەجرەکەی کەم نەکاتەوە. ئەینا مەسەلەی ڕۆژوو شتێکە نهێنیەکە لە نیوان ئینسان و خوادا. بەڵێ مامۆستا لە ڕەمەزانە مسلمان سەرلەبەری ژیانی هەر لە پارشێ ئەومە کە خۆی سنەتێکی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەچێت بۆ بەیانی نوێژی بەیانی ئەمە جەماعەت هەم فەرزێکە یان سنەتێکی زۆر موئەکەدەیە. قورئان خوێندنی تایە لە ڕۆژێکا جوزئێ دوو جوزە، بۆمە تەراویحی تایە، بۆمە دوورکەوتنەوە لە تەلەڤیزیۆن و سەیرکردنی درامای ناپەسەند، زمانگرتن یام لە بەرامبەر قسەی جاهیل و نەزانەکانە پێیان دەڵێ من بە ڕۆژووم. ئایا ئەم حکومانە ئەم سیما و تایبەتمەندیانەی ڕۆژی ڕەمەزان دەکرێت بێ لە شەوالیشا هەبێ مسلمان چۆن وا بکە لە دوای ڕەمەزان ڕۆژووی شەوالەکەی بۆم بە سەیرکردنی درامای تەلەڤیزیۆن بەچوونە بازار و غەیبەت و درۆ و دەلەسە ئەم شتانە یان بەکار و کەسابەتی حرام ڕۆژووی شەوالەکەشی بەتاڵ نەکاتەوە. هەر شتێک بۆ زیانی بۆ ڕۆژۆ فەرزەکە هەبێ زیانی بۆ ڕۆژە سنەتەکەیش هەیە. ئایا نوێژی سنەت بەبێ دەستنوێژ دروستە ئینسان بیکە؟ حتمن دروست نییە. کە مادام نوێژی سنەت بەبێ دەستنوێژ دروست نییە کە بۆ لەبەرەوەیکان نوێژە فەرزەکە بەبێ دەستنوێژ دروست نییە. نوێژی سنەت دروستە ڕوونەکەی تەقیبلەوە بیکەی حتمن دروست نییە. نوێژی سنەت دروستە شوێنەکەی پیس بێ و بیکەی حتمن دروست نییە. کە بۆ ڕۆژووی سنەتیش ئەو حکمانەی کەوا بۆ جایزە بۆ ڕۆژە فەرزەکە عینی ئەو حکمانەی ڕۆژە سنەتەکە گرێتەوە، بەڵکو زیاتریش لە ڕۆژە فەرزەکە ئەجر و پاداشەکە زۆرترە لەوانەیە تا حدێک، بەڵام لە ڕۆژ و سنەتەکە ئەبێت زیاتر پابند بێ بۆی کەوا ئەجر و پاداشەکەی کەم نەکاتەوە. پێویستە ئینسانی مسلمان زیاتر و زۆرتر پابندتر بێ لە ڕۆژ و سنەتەکە تا ڕۆژە فەرزەکە. مامۆستا کورد بە ڕۆژی شەوال دەڵێ شەشەڵان، ئەم ناوە لە چێوە تۆ کورد چۆن وەریگرتووە؟ شەشەڵان هەر وەڵاهو عەلەم هەر لە ناوی شەوالەکەەوە هاتووە و کورد کراوەتەوە یان چۆن هاتووە ئەوە بێ لە زمان ئەوانەی کەوا لە زمانی کوردیا زیاتر هینن. بەڵێ مامۆستا من شتێکی وام نەماوە کۆتا قسەی جەنابەت شتێک لەسەر گرنگی و بایەخی ڕۆژی شەوال ئێمە نەمان پرسی بێ و پێویست بکات جەنابەت بیخەیتە بەرگوێ و بەرچاوی بینەرانی بەڕێز بۆ ئەوەی ڕۆژوێکی ساغ و تەندروست بگرن چ شتێک ماوەتەوە جەنابەت ئاماشەی پێ بدەیت؟ وەڵام من ئەوە ناڵێم ئەوانەی کەوا ڕۆژەی ڕەمەزانیان نەگرتووە مەعزوور بوون مەسەلا لە ڕۆژەی ڕەمەزانەوە ئەگەر بیانێ ڕۆژەی شەوال بگرن با بیگرن و هیچ گیر و گرفتێ بۆ خۆیان دروست نەکەن و ئینشاءڵڵا خوای گەورە ئەجر پاداشی ڕەمەزانەکەیش و شەوالەکەیشیان بۆ نووسی ئەگەر ڕەمەزانەکە قەزاکەنەوە بە نیەتی شەوالەکە لەسەر ڕای زۆرینەی زانایان ئەجر پاداشەکەیان بۆ ئەنووسرێ. خاڵی دووهەم بەڕاستی ئەمڕۆ مسلمانان لە تەقەشف و ناخۆشی و ناڕەحەتیەکی زۆران لە هەموو کوردستان و لە هەموو دنیادا، بۆیە پێویستمان بەو هۆیە زیاتر لەگەڵ خوا خۆمان ئاشتکەینەوە ڕووبکەینە خوای پەروەردگار بە نوێژ و ڕۆژ و عیبادەت و پەرستشەکان بۆ ئەوەی کەوا خوای گەورە دەرگای خێرمان لێ بکاتەوە، عزتێک بۆ مسلمانان بگەڕێتەوە لەو زیلەت و ناخۆشی و ناڕەحەتی ڕزگارمان کە هەمومان پەڕێنەوە لە دەرگای خوای پەروەردگار بپاڕێنەوە کە خوای گەورە بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆی لێ ئەپاڕێنەوە کە ئەو ناخۆشی و ناڕەحەتی بەسەر عالەمی ئیسلامیە هاتۆ خوای گەورە لەسەرمان هەڵیگرێ و ئەو زیلەت و ناخۆشی و ناڕەحەتی هاتۆ خوای گەورە لەسەرمان لای بە بە تایبەتی کوردستان تەقەشف و ناخۆشی و ناڕەحەتێکی زۆری بەسەرەوەیە خوای گەورە داوای لێ ئەکەین بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆی لەسەرمانی هەڵگرێ و مسلمانان بە ڕووسوریەوە لە دنیادا بژێن بە سەربەرزیەوە بگەڕێنەوە بۆ لای خوا و لەسەر حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم شکرین. خوای گەورە جەزا و پاداشی ئێوەش باتەوە کە لەم کاتا و لەم فرسەتەدا
توانیتان ئەم شتە جوانانە بدەنە گوێی مسلمانانە. زۆر سپاس بۆ مامۆستا شێخ علادین سەنگاوی زانایانی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست، لێرەشدا هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامی باس و خواست بە ڕۆژوو بوون لە مانگی شەوالدا ئومێدەوارین خوای گەورە تاعەت و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان و شەوالیشمان لێ قبوڵ بکە، بیکاتە توێشوویەکی باش بۆ ڕۆژی قیامەتمان. تا بە یەکگەیشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ. خەڵک دەواازەیە کە بۆ باسکردنی کێش و پیر و گرفتەکانی تۆی هاوڵاتی شاریمان لەگەڵایە لە کەلارەوە، ئەحمەدمان لەگەڵایە لە شاری کەرکووکەوە، دایکی شەید گەرمیانمان لەگەڵایە لە چەمچەماڵەوە، بەردەمان لەگەڵا لە کاڵەکتیەوە. فەرموو بەردە وەڵا برا خەڵک بڕۆی بە کۆبوونەوەیان نەماوە. هەموو خەڵکی کوردستانیان کردوتە قوربانی بۆ داهات و دیفاعی خۆیان، بۆ خۆشی خۆیان، بۆ ڕابواردنی خۆیان. خەڵکی فەقیرمان هەیە بە 5,000 لە کاتی هەڵبژاردنەکانە بن لەپێی ئەو پشت بڵام دەسایتە بازەکەی